بە پێی زانیاریەکان بێت دەبواە دوای جەژن هەنگاوەکانی پێکێنان حکوومەتی نوێی عێراق خێراتر بێت. ئێستا هەوڵەکان بە کوێ گەیشتون و چی نوێ هەیە؟ خۆی بابەتی پێکەنانی حکوومەتی عێراقی زیاتر تۆپەکە لە گۆڕەپانی شیعەکانە و بە تایبەت چوارچێوەی ئەمانجی بۆ پێکەنانی حکوومەت ئەوانیش ئەمڕۆ ئێوارە کۆبوونەوەیان هەیە بە پێوەی ڕاگەیاندراوە کە گفتوگۆ بکەن لەسەر کاندیدی سەرۆکوەزیران چکە تا ئێستا شیعە خۆی یەکلای نەکردەوە کە کوێ کاندیدی سەرۆکوەزیران بێ. هەر کاتی شیعە ئەوەی یەکلای کردەوە ئیتر دەستێتە قۆناغی جێبەجێکردن چاوەڕێی هیچ شتێک نەمایە چاوەڕێ بکە پەرلەمان کۆ دەبێتەوە چکە پەرلەمانیش لە ماوەی ڕابردوو لە پشووی خۆی دابوو. ئێستا ڕۆژی شەمە پشووی تەواوە بێ لەگەڵ کۆتایی هاتنێ جەژن دەست دەکاتەوە بە کارەکانی بدڵنیاییەوە کە پەرلەمان دەست بکە بە کارەکانی دەبێ هەفتەی داهاتوو هەنگاوێکی نوێ بندرێ لەلایەن چوارچێوەی ئەمانجی بە تایبەتی و بەگشتیش لایەنە سیاسیەکان بۆ پێکەنانی حکوومەتی داهاتووی عێراق. زۆر باشە. ئێستا لایەنە شیعەکان و چوارچەوەی هەماهەنگی دەوترێت فشارەکانیان لەسەر پارتی و یەکێتی زیاتر کردووە بۆ ئەوەی ڕێککەونیانی لەسەر کاندیدێکی هاوبەش. ئایا ئەو زانیاریانە دروستن و چی هەیە لای ئێوە؟ ئەوان ئومێدیەوە دەخوازن کە کورد ڕێکەوی لەسەر کاندیدێک بەس بۆ بزانم کێشەکە تا ئێستا هەر خۆیانن یعنی کە کاندیدیان یەکلایی نەکردەوە بۆ سەرۆکوەزیران ئەگەنا کورد نابێتە کێشە هەر کاتێک ڕێکەتن بۆ کاندیدێک بۆ سەرۆک کۆمارەوە باشتر ئەگەر ڕێک نەکەتن سیناریۆی 2010 دووبارە دەبێتەوە بە دوو کاندید دەستە پەرلەمان و کاندیدتریش هەیە سەربەخۆ بەڵام زیاتر خۆ بزانیت ئەو دوولایەنە زیاتر لە گۆڕەپانی سیاسی عێراقا دیارن ئەو کاندیدانەی ئەم دوو لا یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان زیاتر تەرکیزی لەسەرە بەڵام ئەگەر ڕێش نەکەون بەم دوو کاندیدە دەستنە کۆبوونەوەکە و بەدەنجی پەرلەمان یەکلایی دەبێتەوە. سەبارەت بە کۆبوونەوەکانی پارتی و یەکێتی ئاهیز دەست پێشخەریەکی نوێ هەیە کە بەم زوانە کۆ ببنەوە و لەسەر ئەم پرسانەی کە لە ڕابردوو کە باسمان کرد هیچ وادەیەک دیاری نەکراوە بۆ کۆبوونەوە لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان بەڵام خۆی پێویستە لە ڕاستیا کۆ ببنەوە ئەگەر بۆ بابەتی سەرۆک کۆماریش نەبێ ڕێچ نەکەون بەڵام بۆ بابەتی گرنگتر هەیە ئەویش بەرنامەی کاری حکوومەتی داهاتووی عێراقا و ئەو کێشانەی کە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادیدا هەیە چۆن بتوانن لە بەرنامەی کاری حکوومەتە مافەڕاوەکانی گەلی کوردستان لە چوارچێوەی دەستوری عێراقا ئاماژەی پێ بکرێ و ڕێک بکەون لەسەرەوە بە تایبەتی بابەتی بودجەی عێراق یاسای بودجەی عێراق و بەشە بودجەی هەرێمی کوردستان مەلەفی نەوت و گاز و بە تایبەتی لە دوای بڕیارەکەی دادگای فدرالی کە چۆن لە نێوان حکوومەتی اتحادی حکوومەتی هەرێم ئەم کێشەیە چارەسەر بکەن و هەروەها بۆ بابەتی ئاڵوگۆڕی کشتتوکاڵی لە نێوان شارەکانی هەرێمی کوردستان و شارەکانی باشووری عێراقا و کێشەی دووتیاران کێشەی ناسزەی ناکۆکەکان کێشەی پێشمەرگە تەنانەت کێشەی خوێندنی باڵامان زۆرجار هەیە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادی و کێشەی هاتە ناوەوەی خاچی هەرێمی کوردستان لەلایەن تورکیاوە کە هەر ڕۆژانە چەندین کیلۆمەتر دێتەوە زیاتر دێتە ناو وڵای خاچی هەرێمی کوردستان ئەمەش بەشێکە لە سیادەی عێراق دەبێ ئاماژەی پێ بکرێ حکوومەتی عێراقی لەوە بێدەنگ نەبێ کە تەنها ئەرکەکە لەسەر هەرێمی کوردستان بێ کە دەتوانن یعنی دەوڵەت وەکو لەگە دەوڵەت تعامل بکەن تەنها بۆ هەرێمی کوردستان بەدیبال برێ. زۆر باشە. بە گوێرەی زانیاریەکان بێت ئیسماعیل قائانی لەو فترەی ڕابردوو لە هەولێر و سلێمانی بووە بەڵام تاکو ئێستا هیچ دەست پێشخەریەکەی یعنی هیچ ئەنجامێکی نەبووە. ئایا ئەو دەست پێشخەریە دروست بووە و چ داوایەکی هەبووە لە لایەنە کوردستانیەکان؟ مەرجنیەوە تەنها بۆ ئەوەی کە هاتبێتە بۆ ئەوی لایەنە کوردستانیەکان خۆ لایەنە کوردستانیەکان بەخۆیان زیاتر دەبێ هەست بە بەرپرسیارەتی ئیدارەدانی هەرێمی کوردستان بکەن و هەنگاو بنێن بۆ
بۆ بە ئاراستێکی ئاشتیخوازانە وەڕێککەوتن لە پێناو بەرژەوەندی گەلی کوردستان و دەشزانن هەموو حزبە سیاسەکان بەرژەوەندیان لەگەر بەرژەوەندی گەلی کوردستان بەیەکەوە بەستراوە لە هەرێمی کوردستاندا ئەگەر دۆخەکە ئارام نەبێ بۆ هەمان نائارامەوە ئەگەر دۆخەکە بەرەو پێش بچێ بۆ هەمان باشتر دەبێ بۆیە پێویستە هەست بۆ بەرپرسیارەتی بکەن و ئەوەی هەش ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستەکەی تا ئێستا لەگەڵ لایەنەکانی چوارچێوەی هەمانجیش زیاتر باز لە مافەڕەوەکانی گەلی کوردستان کراوە و باز لە بەرنامەکاری حکوومەتی داهاتوو کراوە کە باشە لە نێو مافەڕەوەکانی گەلی کوردستان لە ناو بەرنامەکاری حکوومەت ڕەنگداتەوە لە ناو چوارچێوەی هەماهەنگی خۆیان یەکلایی کردوتەوە کە پشتگیری کاندیدی یەکێتی بکەن یاخود لای ئەوانش بۆ چوونی جیاواسەیە چوارچێوەی هەماهەنگی پشتگیری لە کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەن زۆر باشە ئەی ئێوە چاوەڕێی چی دەکەن کە لەو هەینیە موقتەدا سەدر بەنیازە خۆپیشاندانێکی گەورە ساز بدات ئایا کاریگەریەکی دەبێت لەسەر پرۆسەی سیاسی عێراق کە بە ناوی هەینی یەکگرتووە خۆی لە ڕابردوودا لە دوای هەڵبژاردننی 2010 بزانم ناو نەما لە هەینیەکان ناندرێ هەینیمان هەبوو زۆر نوێژش کرا و خۆپیشاندان کرا و سەدان خەڵک پێدا بۆ قوربانی بەڵام دەرەنجامەکەشی دەرکەوت چی بوو ئێستاش بە بڕوای من لە عێراقا ئەم بابەتانە زۆر ینی بۆ بە شتێکی ڕۆتینی و نوێژی هەینی جا لە یەکێک لە شارە پیرۆزەکان ئەنجام دەدرێ یاخود لە بەغدا ئەنجام دەدرێ زیاتر جەماوەری خۆیەتی و خەڵک هیلاک بە خەڵک ئێستا چاوەڕوانی خزمەتگوزاریە گەنجەکان چاوەڕوانی دامەزراندن و دەرفەتی کارن دەرچوانی زانکۆ پێمانگاکان بەم گەرمایە خەڵکی بەغدا پێویستی بە ئاو کارەبا هەیە پێویستی بە پاکوخەیانیکردنەوەی شار هەیە خزمەتگوزاریە تەندروستیەکان خزمەتگوزاری پەروەردە و فێرکردن نەکەم ڕۆژێ بێتن سەر شەقام بگرێ هەر ڕۆژێک کە شەقام دەگیرێ هەزاران خێزان لە بەغدا زەرمەند دەبی بەهۆی داخستنی ڕێگاوبار بەهۆی وەستانی ئیش و کار ئەمڕۆ خەڵک بە دوای بژێوی ژیانی گادادارێ ڕاستە ئەویش جەماوەرێکی زۆری هەیە لەوانەیە ئەو جەماوەرە بکاتەوە بەڵام ئەوە دەستێکە سەر چوارچێوەی هەماهەنگی ئەگەر سیاسەتی حەکیمانەیان هەبێ بتوانن هەنگاوی ڕاستەقینە بنێ و ڕێککەون لەسەر کاندیدێک دەتوانن هەر لە هەفتەی داهاتوو کۆ ببنەوە سەرۆک کۆمادەنجی لەسەر بدرێ و دوای ئەوەش تەکلیفی ئەو کاندیدایان بکرێ بۆ پێکەنانی حکوومەتی داهاتووی عێراق بەرپرسی مەڵبەندی یەکێتی لە بەغدا زۆر سوپاست دەکەم کە لەم وتوێژە تایبەتەی ستاندەر لەگەڵم دابوویت کاتێک خۆش خۆشتر بۆ ئێوە سەرچاو.